لە ماوەی ڕابردوودا خولێکی بێبەرامبەر تایبەت بە وەرزشی شاخەوانی کرایەوە لە ماوەی چەند ڕۆژی خولەکەدا کۆمەڵک زانیاری پێویست و سەرەتایی بۆ کەسانەکە حەزیان لە شاخەوانیە لەم خولەدا ئاڕاستەی فێرخوازەکان کرا جا بۆ ئەوەی کە ئێوەی ئازیزیش بزانن ئەم بابەتانە کە لە خولەکەدا تیشک خراسەری چی بوون گرنگی کردنەوەی خولی لەم جۆرە لە ئێستاە کە ژمارەی زۆری هاوڵاتیان حەزیان لە شاخەوانیە لە ئێستاە چییە گرنگیەکەی و هەروەها کێ دەتوانێت بۆ نمونە لە خولەکانی داهاتوو دردا بەشدار بێت ئەڕۆینە لای میوانی ئازیزی بەرنامەکەمان بەڕێز ئەنوەر قادر سەرۆکی ڕێکخراوی شاخەوانی کوردستان بۆی کە وەڵامی پرسیارەکان لە ڕێی بەڕێزیانەوە دەستمان کەوێت کاک ئەنوەر سڵاوە لێ زۆر بەخێر بێت سڵاو لە عزیزتانی بانیتان باشکار سەرکەوە سپاس بۆ ئێوەی عزیز بەخێر بێت بانی باش بۆ بەرنامەی ڕۆژێکی نێوە بۆ شاشە جوانەکەی کەناڵی کورسات بۆ بینەران و بیسەرانی ئەم کەناڵە عزیزە سپاس بۆ ئێوە عزیز بۆ بانگێشکردنمان زۆر بەخێر بێت سپاس بۆ ئەو سڵاوەت هێر و تەسەر لە جوانەش جا کاگەنەر با بێنە سەر ئەوەی کە خولەکە هەر جەنابەت پێمان بڵێ بۆ چ کەسانێک بەتایبەت بوو خۆی زانیاری سەرەتایی شاخەوانی تیا بوو ئایا هەموو کەس ئەیتوانێت یا بەشدار بێت کێوانەکانی وتەوە بەڵێ ئێمە وەکو ڕێکخراوی شاخەوانی کوردستان پێناسەیەکی ڕێکخراوەکەمان ڕێکخراوێکی قازانجنەویستی وەرزشی سربەخۆیە کە خاوەنی بڕوانامەی فەرمیە لە فەرمانگەی ڕێکخراوە ناحکومەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کە لە شاری سلێمانی بارەگا و ڕێکخراوەکەمان لێرەیە کار و چالاکیەکانمان لە هەرێمی کوردستانە سەر تا سەری و بۆ دەروی وڵاتیش بووە ئەم خولە ئێمە کە هەستاین بەکردنەوەی خولێکی شاخەوانی لەبەرەوەی ئەزانن و جەنابیشتان ئەیبینن کەسانێکی زۆر بەتایبەت هاوڵاتیانی شاری سلێمانی و لە کوردستانیشا ڕویان کردوتە وەرزشی شاخەوانی کە ڕووکاتە وەرزشی شاخەوانی پێویستە ئێمە بە زانیاریەکی تۆکمەوە سەردانی شاخ و سروش بکەین بۆ ئەوەی لە سروشتا تووشی هەر کێشەیەک یا ئەرقەلێک هاتە پێشەوە زانیاری ئەوەمان پێبێ کە خۆمانی لێ دەرباسکەین ئێمە وەکو ڕێکخراوی شاخەوانی کوردستان هەستاین بە گفتوگوکردن لەگەڵ ڕاهێنەرێکی وڵاتی ئێرانە بۆ ئەوەی گفتوگوی لەگەڵا بکەین و سی لەگەڵێن لەسەر ئەم بابەتە بۆندێکمان لەگەڵا کرد هێنامانە شاری سلێمانی ئەویش بەڕێز مامۆستا محەممەد حسێن کە ڕایەنەری نێودەوڵەتیە ئەندامی فیدراسیۆنی شاخەوانی تارانە سەرۆکی باشگای شاخەوانی بانێ مادە لە بانە و خاوەنی یەکێکە لەو ڕایەنەرانی کە خاوەنی نازناوی پڵنگی چیا بوو لە شاری لە وڵاتی رووسیا بەدەستێنا بوو لەگەڵ ئەم ڕاهێنەرەیە توانیمان خولێکی سەرکەوتوو لە شاری سلێمانیا بکەین و کە خولەکە 30 کاتژمێری خایاندووە ئەم خولە بۆ زانیاری و پێداویستەکانی وەرزشی شاخەوانی بە ئاشناکەین بەو کەسانی کە ڕوو لە سروشت و شاخەکانەکەن زۆر باشە ئێستا بە تایبەتی بە بێ جیاواسی لە نێوان خانمان و پیاوانیشە ئارەزوی ئەوواکەن شاخەوانی بکەن و ڕۆژانی هەینیش دەرفەتێکە زۆر لە گروپەکانە بینین کە ڕۆژ شاخەوانیەکەن و بە ڕێنمایی کەسانێک کە ڕێنیشان دەرن یاخۆت ئەزمونیان هەیە لەو بوارەیە ئەم خولە تا چەند وای کردووە کە ئەو کەسانی کە ئارەزومەند بن بەڵام ئەو ترسیان لا نەبێ بۆ نمونە ڕێخۆشکەر بێت بۆی کە بتوانێت بڕوا شاخەوانی ئەنجام بە هەم لە ڕووی پێداویستیەکانەوە هەم لە ڕووی ئەوەی کە زۆر جاجۆمان لەو بووە ئەو کەسێک کە ئەوێ وەرزشی شاخەوانی ئەنجام بە ئەبێت تەندروستێکی باشێ بێت کۆمەڵی نەخۆشی نەبێت بۆی گرفتەکەی بۆ زیانە بێت تا چەند لەم خولای ئەم بابەتانە گفتوگوی لەسەر بەدڵنیاییەوە ئەم خولە بۆ ئەو کەسانە بۆ کە پێشتر شاخڕەوی و شاخەوانیان کردووە یاخود بۆ ئەو بەڕێزانەی کە دەیانەوێت ڕوو لە وەرزشە بکەن کاتێک کە ڕوو لە وەرزشەکەن ئێمە ئەم بەشداربووانە پێش ئەوە گفتوگۆمان لەگەڵاکردون کە کێ ئێوە بەشداری لەم خولەیەکە و کێ سوودمەند بێ خولێکمان ڕاگەیان و ناوەکانمان وەرگتووە ناوەکانمان تۆمار کردووە ڕۆژەکانمان دیاری کردووە بەرنامەمان داناوە بە شێوەی نەزەری و ئەمەلی 2 ڕۆژ لە ناو هۆڵە وانە ئەمەلی نەزەریەکان خوێندراوە دوایی بە شێوەیەکی تەکنیکی و پراتیکی لە ناو سروش تاوانەکان خوێندراوە پێیاندراوە و هەموو لایەنەکان لە هەردوو ڕێگەز هەم لە نێر و هەم لە نمێ توانیوانە سوود وەرگن لە خولەکە و بەشدار بن و ئەوەی جێی دڵخۆشی وەکە لەم خولەیە زۆربەی وەرزشکارەکانمان سوودێکی ئێژگار زۆریان لە خولەکە بینیوە بۆ ئەوەی پێشتر بەو ئامانجەی کە شاخڕەویانەکرد بە شێوەیەکی احتیادی ئەچوونە ناو سروشتەوە بەڵام لەمە دووە بە شێوەیەکی تەکنیکی زانستی ڕویان لە وەرزشەکە کردو خۆیان تۆکمە کردوەوە لە ڕووی کەلوپەلۆ لە ڕووی پێداویستیەکانەوە لە ڕووی هەڵسوکەوتیان لەگەڵ تەعاملیان لەگەڵ ناو سروشتە چۆن ڕێڕەوەکان ئەگۆڕن چۆن خۆیان دەرباسەکەن لەو ئاستەنگانەی کە دروست ئەبێ وە شێوازی بەکارهێنانی ئەو ئامێر و کەلوپەلانەی کە لە سروشتا لەم وەرزشەدا بەکار دێت
جا کاکەنوەر 50 کەس لەم خولەدا بەشداری کرد ژمارەیەک لەم 50 کەسە توانین لە کۆتایی خولەکەیە بڕوانامە بەدەست بهێنە ئەم بڕوانامە بەخشرا بە کامێک لە بەشداربووەکان ئەم بڕوانامە لەسەر ئەساسی ئەو ئیمتیحاناتانە بووە کە 2 ڕۆژ لە ناو هۆڵەکەی هاوانەکانیان خوێندووە و ڕۆژێکیش لە ناو سروشتە بەپێی ئەو مامۆستایە ئەو ڕاهێنەرەیە چەدۆلێکمان بۆ دروستکردن شتەکانمان بۆ دیاریکردون وانەکانمان بۆ دیاریکردون ئیمتیحانیان گرۆ لەسەر ئەو سەرچاوەیە دەرەجەیان پێدراوە و بڕوانامەکانیان بەدەست هێناوە لە کۆی ئەو 50 کەسە 43 کەسیان توانیان بڕوانامەکە بەدەست بێنن. باشە ئەم بڕوانامەیە چی ئەکات بۆی کە و کەسەی تر ببێتە کەسێکی شاخەوان بتوانێت بەپێی ئەم بڕوانامەیە چەندی خولەکرێتەوە لە وڵاتی ئێران کە وڵاتێکی دراوسێمانە لە وڵاتی تورکیا ئەنج بۆ وڵاتەکانی تر کە تۆ بتانی بەپێی ئەم بڕوانامەیە بتانی بەشداری و خولانە بکەیت کە زۆر کەس حەزەکات ئەو چیانی کە نەیبینیوە تاقی بکاتەوە توانێت شاخەوانی خۆی ئەم بڕوانامەیە کە ئێمە ئێستا ئێستاین لەگەڵ مامۆستا بەرەزەیە گفتوگۆ کراوانەکانمان وتۆتەوە خولەکەی کرێتەوە و بڕوانامەکانمان ئیمزا و مۆرکی ئەو ڕاهێنەرەی بەسەرەوەیە بە تایبەت بۆ وڵاتی ئێران معروفە ناسراوە ئەخوات و بۆ ئەوەی کە ئەو کەسانێکی لە کوردستانە دەیانوێت لە دوا ڕۆژە گروپێکی شاخەوانی دروستکەن یاخود دەست پێ بکەن بە شاخەوانی ئەم بڕوانامانە بۆ ئەوان سوود و کاریگەری خۆیان دەبێت ئێمە لیان دڵنیا بین کە ئەتوانن گروپێکی شاخەوانی بەڕێوەبنوێ ئەتوانن سەردانی ئەو شوێنانە بکەن کە مەبەستیانە لیان دڵنیان لەبەرەوەی شارەزایەکیان وەرگتووە و ئەم بڕوانامەیەکی سەرەتایی خولی شاخەوانی بووە و شاخەوانیش چەند بڕوانامەیەکی وەکو شاهادەکانی قوتابخانە وایە یەک لە دوای یەکە ئەمە بڕوانامەیەکی سەرەتایە بەڵام ئینشاڵای ئەمە لە ئایندێشە خولی پێشکەوتوترەکەینەوە خولی بەردەوانیەکەینەوە هەتا وەکەوەی بتوانین بگەینە کۆتایی ئەم بڕوانامەیە زۆرەوەی کە بەردەوام بێت ئەم خولە جا جەنابەت باسی ئەوەت کە ڕاهێنەرەکە لە وڵاتی ئێرانەوە هاتبوو لەوانەیە ئێستان پرسیارە دروست بێت کە کاگ ئەنوەر لە ناو خۆیە بۆی کە ئێمە ڕاهێنەرێکی ئاست باڵامان هەبێت کە ئەگەر بوونەوە خولێک کرایەوە لەم شێوەیە ئێمە ڕاهێنەرێکی ناوخۆییمان هەبێ ئەبێت بۆ پەروەردەکردن دروستکردنی ڕاهێنەرێکی لەم جۆرە لە شاخەوانیە چ قۆناغگەلێک ببڕێت پێویست بە چی هەیە؟ بەڵێ بەسپاسەوە یعنی ئێمە کەسانی شارەزا و کەسانێکمان هەیە بە ئەزمون هیچی کەمتر نییە لە لای ڕاهێنەرە نێودەوڵەتیەکان لە ڕووی ئەزمونەوە کەسانمانەیە 15 ساڵ بۆ 20 ساڵە خەریکی ئەم وەرزشەیە بەڵام بەداخەوە لە کوردستانە شوێنێکی ئۆتۆ ئەکادیمیمان نییە کە بڕوانامەی شاخەوانی ببەخشێ بۆیە کە یعنی ئێمە پەلامان بدۆ دەرەوەینا لەناو خۆی خۆمانە کەسانمانەیە زۆر شارەزایە لە ڕووی بواری شاخەوانی و تەکنیکی شاخەوانی و حتا ئەتوانم هیچی کەمتر نییە لە وڵاتانی دراوسێشمان جەمە بەستم لە پرسیارەکە ئەمە بوو ئایا پێویستەکە بۆ ڕاهێنەرێکی شاخەوانی لە کۆمەڵێک خولی بیانی کۆمەڵێک خولی نێودەوڵەتی لەمانەیە بەشداری بکات کۆمەڵک بڕوانامە بەدەست بهێنێت بەدڵنیاییەوە بێ بەشداری بکات لەو خولانەیە کە لە دەروی وڵات ئەکرێتەوە ئەم ڕاهێنەرەی خۆمان ئەگەر با ئەزمونیشیە بێ بەڵام ئەمڕۆ کە ئەزمونونەکان خەڵک بەستێتەوە بە وابەستەی بڕوانامەکانەوە کاری لەسەر دەکرێت بۆیە پێویستە هەج ڕاهێنەرێکی ئێمە بیاوێت لە ناو خۆیان وەکو ڕاهێنەروانە بوو تێتەوە بەشداری ئەم خولانە بکە بەشداری خولەکانی دەروی وڵاتکە تا بتوانێت ڕاهێنەرێکی سەرکەوتوو بێ و متمانە پێکراو بێت باشە بێگومانەوەی کە لە وێنەکانی شاهی بینین کردنەوەی ئەم خولە چێ پاڵپشتان بوو شێتوانی هاوکاریتان بکات بۆی کە بتوانین ئیشەکانتان بە باشی بەڕێوە بەڵێ ئێمە وەکو ئەم ڕێکخراوە کە هەستاین بەکردنەوەی ئەم خولە لەگەڵ بەڕێزانی مەکتەبی ڕێکخراوە دیموکراتەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانە لە ڕێگەی پرۆپۆزەڵێکەوە بەشی NGO-کانمان هەیە تەقدیممان کرد بە سپاسەوە دوای هەڵسەنگاندنی بابەتێک و کەزانیان ئەمڕۆکە وەرزی شاخەوانی گرنگیەکی تایبەت هەیە بە تایبەت لە کوردستانە پاڵپشتی پرۆژەکەیان کردین و پاڵپشتێکی مادی و معنەویشیان کردین کە بۆ دەعمکردنی ئەم پێداویستیانە و ئەو ماهێنانی ئەو مامۆسایە بۆ خاکی هەرێمی کوردستان ئەو بەشداربوانەی کە بەشداری ئەم خولەیان کرد بەستەنها لە ناو شاری سلێمانی بوون یاخو لە ناوچەکانی تریشۆ هاتبوون بەشدار لە ناوچەکانی تریشۆ هاتبوون بەشداریان کرد بۆ نمونە لە منتیقەی باڵەکایەتیەوە لە منتیقەی ڕانیەوە لە سلێمانیەوە لە پێنجوێنەوە بەشداری خولەکەیان کردبوو کە زۆر سوودمەند بوون و جێگەی شانازی بوون هەندێک جار ئێمە لەگەڵ ئەوەی کە وەرزشەکە ئەنجامەدرێت ئەبینین بەداخۆ ڕووداوێکی نەخوازراوە بۆ کەسێک ڕوو ئەدات قاچشکانێکە بەربوونەوەیەکە لەم کاتانەدا کۆمەڵێک ئەبێت با بڵێن
چارەسەری سەرەتایش بۆ کەسەکان ئەنجام بدرێت. ئایا بۆ نمونە ئەم خولە مەجالێکی ڕەخسان بۆ قسەکردن لەسەرەکە بۆ نمونە کەسەکە خۆی بزانێت لەو کاتەیە چی بکات هەتاکو ئەگەر لە تیمەکە پزیشکێکە بێت بێتە لای یاخود بۆ نمونە ئەگەر نییە بیگەینە شوێنێک بۆ چارەسەر؟ بەدڵنیایی یەکێک لەوانەکان ئەو وانەیە کەوانەیەکی ئیسعافادەوەلی سەرەتاییە کە هەموو شاخەوانێک پێویستە بۆکسێکی ئیسعافادەوەلی سەرەتایی پێبێ و زانیاریەکی تەواوی هەبێت لە کاتی حاڵەتی فریاگوزاری سەرەتاییە بتوانێت هاوکاری کەسی پێکراو بکات بۆ ئەوەی تا ئەگەێنێتە نزیکترین بنکەی تەندروستی یاخود ئەگەێنرێتە نەخۆشخانەیەک لە نەخۆشخانەکان ئەم خولە بەدڵنیا ئەوەی تیا بەڵام لەم بابەتە ئێمە پێویستمان بە خول و ڕاهێنانی ترە بێت کە لە ڕێگەی برادرانی تەندروستیەوە لە ڕێگەی دکتۆرە ئازیزەکانەوە زیاتر گرنگی بەم بابەتیان بدەین و پێشتری چەندین خولی فریاگوزاری سەرەتایی شاخەوانیمان کردوتەوە بۆ ئەو کەسانەی کە سوودمەند بن لەو بوارەیە کە چوونە ناو سروشتەوە زانیاری تەواویان پێبێت لەسەرەوەی حاڵەتێکی فریاگوزاری چارەسەرکەن بۆ نمونە خوێنبەربوونێکە قاچشکانێکە لەم حاڵەت و بابەتانە بتوانێت کۆنتترۆلی وەزعەکە کات تاکو و ئەو کەسەی پێکراوە یا بریندار بووە بگەێنێتە نزیکترین بنکە. زۆر باشە بینە سەر پێداویستیەکان لە شاخەوانیە کۆمەڵە پێداویستی هەم لە ڕووی جلوبەرگەوە هەم لە ڕووی پێڵایەکی زۆر باشەوە هەم لە ڕووی ئەوەی ئەو دارانەی کە بەدەستەوەیە هەم لە ڕووی ئەو جانتایی وەکو کۆڵە پشتێک بێتە هەم لە ڕووی ئەوەی کە کۆمەڵێ حەبل و پەت و ینی ئەمانە بەپی شوێنەکان ئەمەژە گۆڕێ بەڵام هەموو کاتێک تۆ بێ ئامادە باشی و هەبێ بۆی کە ڕوبەڕووی شوێنێکی سەختە بیتەوە باسی شاخەکەین ئەمانە تا چەند لەم خولەیە باسی لێکراوە خۆی لە شاخەوانیە هەر کەسێک کە سەرەتا دەسەکا بە شاخەوانی پێویستە هەنێک کەرپەل و پێداویستی سەرەتایی پێبێت بۆ نمونە دوو کارابینی پێبێت حەبلێکی ئینفرادی حومەتری پێبێت جوتە پێڵاوی باشی شاخەوانی پێبێت کە زدەخزین و زدی کەوتن بێ بۆ کۆڵە پشتەیەکی پێبێت ئەم کۆڵە پشتە کە وەکو پێداویستیەکانی تێدا هەڵگرت بێت ئەم پێداویستیانە هەر یەکەی لە شوێنی خۆیان تەکنیکی خۆی بەکاردێنرێ و ئیشی ئەو شاخەوانە ڕایی ئەکا وەکو ئەو باتومانەی کە جەنابەت داری شاخەوانی ئەو باتومی شاخەوانی پێڵەن یا گۆچانی شاخەوانی گرنگە هەموو شاخەوانی دوو باتومی پێبێت کە ئاستی لەشی بۆ نموناگەر کەسەکە وەزنێکی تایبەتێ بێ بارقورسی لەسەر ڕان و ئەژنۆ و پێکانی کەمەکاتەوە هێزەدا بە باڵەکانی بۆیە گرنگە ئەم پێداویستیانە هەمووشی باسی لێوە کراوە و گرنگی بۆ بەشدار بۆکان شی کراوەتەوە کە ئەم پێداویستیانە گرنگی تایبەتیان پێوە بێ هەموو شاخەوانێک ئەم کەلوپە لە سەرەتایانی پێبێ کەلوپە لە سەرەتایەکانی وەرزی شاخەوانیش دەکرێت بە دوو بەشەوە بەشێکی تاگەکەسیە کە لە ناو کۆڵە پشتەکەی خۆدایەوە بەشێکی تریشی کەلوپە لە تەکنیکی و فەنیەکانە کە پێویستە ئەو تیمە ئەو ڕێکخراوە ئەو کۆمەڵەیە ئەم کەلوپەلانیان هەبێ و بۆ شوێنە سەختەکان کەسانی ڕاهێنرا و کەسانێک کە شارەزایان هەبێت لە بەکارهێنانیە لەو شوێنانەیە بەکاریان بێنن بە پێی شوێن و مەجای شوێنەکە. ئەمە چییە ئەو کەلوپە لە تەکنیکیانەکە ئەبێ گروپەکە پێ کەلوپە لە تەکنیکەکان بۆ نمونە حەبلی ئینفرادیمانەیە حەبلی تاگەکەسیمانەیە حەبلی 6 ملیمانەیە کە ستاتیک و داینامیکە بەڵێ بە پێی شوێنەکان و بەرزی شوێنەکان کارابینمانەیە بۆ نمونە ریڤۆرسۆمان هەیە بۆ نمونە ئەڵلقەی هەشتمانەیە کە ئەمانە هەر یەکان لە مەجای خۆیان لە شوێنی خۆیان کاریگەریە بێ و تۆ کاراسانی بۆ بەشدار بۆکەکە بۆ ئەو شاخەوانەکە بە سەلامەتی سەرکێ و بە سەلامەتی بێتە زۆر باشە لەوانەیە ئێستا بینەرەکانمان زۆر جا پرسیاری ئەویان لا دروست بێ بۆ نمونە هەندێک لە هاوڵاتیان بەبێت هازی لارد و ڕەکەزەکە لەوانەیە حەز بە وەرزشی شاخەوانی بکەن بەڵام زۆر کادەڵێ بەخوا بۆ من نابێت لەبەروی من کێشێکی زۆرم هەیە و قەڵەوم هەندێک کەسی ژەڵێ بۆ من زۆر باشە لەبەروی جستەیەکی ڕێکم هەیە ئێوە وەکو سەرۆکی ئەم شاخەوانیانی کوردستان و مامۆسایەکیشتان بان کردووە ئایا ئەو کەسانی کە قەڵەون ئیترە بێ بەش بن لەم شاخەوانیە یاخۆ هەموو کەسێتوانێت بەشداری بکات لە ڕاستیە هەموو کەسێک بەپێی بەرنامەی گەشتەکان بەپێی ئەو بەرنامە و ئەو شوێنەی کە هەڵ ئەبژێرێ ئەتوانێت بەشداری لە گەشتەکانەکە بۆ نمونە گەشتێکی سەختمانەیە ئەو کاتە لە ڕێگەی لیدەرەکانەوە ئەو کەسانی کەیانەوە پەیوەندیکەن ئاگدار دەکرێنەوەڵێ ئەم گەشتەمان بۆ جەنابەت گونجاو نیە شیاو نیە لەبەرەوەی شوێنێکی سەختە ڕەنگە وەزنی جەنابەت بۆ ئەو شوێنە گونجاو نەبێ
بەڵام باش. بۆ کەسانێکەیە کە وەزنیان کەمترە و شوێنەکەشیا و ئێمەش لە لیاقە و بەدەنی ئەو بەڕێز ڕابینین زۆر ئاسایە هەموو کەسێک ئەتوانێت بەشداریکە لەم وەرشە بەڵام ڕێنماییمان بۆ ئەو کەسانێک کە وەزنیان زۆرە ئێمە شاخی گۆژەمانەیە کە ناومان ناوە فێرگەی شاخەوانی ئەتوانن هەفتانە جارێک دوو جار سەدانی گۆژەکەن هەتاوەکو ڕادیان لەگەڵ ئەم بواری وەرشەیە و ڕووکەنە سروشتی کورسان و هەموو سروشتەکان بچکا کورسان کێشیشیان کەمە بێتەوە ڕێژەیەکی زۆریش کالۆری لە جستیانە دەرەچێت و ئەو کێشەشان لە کوردستانە سروشتێکمانەیە نیعمەتێکە مەگەر کوردستان خوا ئەو بینەی پیاوە لە هەموو وڵاتەکانە نییە یەکێ بێ سروشتی کوردستان نەگونجاوە بۆ وەرزشی شاخەوانی لە ڕووی سنووری جوگرافیەکەمان هەمومان شاخ و داخە هەمووی کێوەکانن یعنی جوانی سروشتی کوردستان وای کردووە کە ئێمە زیاتر ڕاکێشێتە ناو سروشتەوە بۆیە داوا و ڕێنماییمان بۆ ئەو کەسانەیە کە یانێ دەست پێ بکەن هیچ ناوەسن هێشتا زووە دەست پێ بکەن بەهوایەوەی کە کاتە پەیامەکەی جەناب بگا کاکەنوەر جا کاکەنوەر ئێمە بینین کۆمەڵێک لە شاخەکان هەیە زۆر بەناوبانگە زۆرێک لە شاخەوانەکان حەزیان لێ بەسەر ئەو شاخەیە سەرکەون و ئەم حەزش بێگومان نەزانین لە ئێستا بۆ وەرزە شاخەوانی حەزێکی نێودەوڵەتی و جیهانیە جا ئەبینین لە کوردستانە ئێمە کۆمەڵێک شاخمان هەیە هەر میوانەکانی بەرنامەی خۆمان زۆر باسیەکەن بۆ نمونە پیرەمەگرونە ئەم جۆر لە چیانەیە ئایا هیچ هەوڵێکی بۆ نمونە شاخەکانی کوردستانیش بناسێنرێت بە دەرەوەی هەرێم بۆەوەی کە ئێمە شاخەوانەکان لە دەرەوە بین ڕووبکەنە هەرێم هەموو گەشتیارێک هەموو ئەوەی کە ئەمە لەژوت باڵی ئەزمونێک حەزکەن بەسەر شاخەکانی کوردستانە سەرکەوت بەڵێ بەدڵنیایی و ئێمە هەموو ئەو کەسانی کە ڕوو لە سروشتەکان و ئەو کەسانی ئیتیمامێکی تایبەتیان هەیە بۆ سروشتی کوردستان هەوڵ ئەدا لە ڕێگەی بەرنامە و بڵاونامەکانیەوە کار لەسەر ئەوە بکە ڕووی کردە هەر شاخێک بڵاوی کاتەوە بیناسیێنێ ئێمەش سروشتی زۆر جوامانەیە شاخی پیرەمەگرونمانەیە شاخی سوورێنمانەیە شاخەکانی پێنجۆنمانەیە شاخی ناوچەی باڵەکایەتیمانەیە منتیقەی پرژە و بێکۆدیان کە تا ئێستا بەفری لێماوە کە سروشتێکی زۆر تایبەتیە یعنی من تا هەفتەی پێشوو ئاگدارم ناوچەی پرژە بەفری تیاماوە بۆیە بەدڵنیایی ئەم هەوڵە هەیە و هەرکەس بە پێی بەرنامەی خۆی بڵاوی کاتەوە و ئەیناسێنێت بۆ دەرەوە تیمێکی بیانی هەبوو شاخەوانی ڕۆ لە هەرێمی کوردستان کا بۆ شاخڕەوی ئەوەنەی جەنابە ئاگاداربی بەڵێ بەدڵنیاییەوە بە تایبەت لە فەڕەنساوە تیمێک هاتۆتە کوردستانەوە لە وڵاتی ئێرانەوە چەند تیمێک هاتوون کە سەردانی سروشت و ناوچە کوردستانەکانی گرۆز شاخە بەرزەکانی کوردستانیان کردووە بە تایبەتی شاخی هەڵگورد و پیرەمەگرون بە پێچوانی پرسیارەکەی سەحەرۆ ئەی کەسمان هەبوو لێرۆ بینێرینە دەرەوە بۆ ئەوەی کە بەشداری لە کۆمەڵێ ئەو سەرکەوتنی سەرچیا بەرزانەی وڵاتەکانی تر بکات بەدڵنیاییەوە ئەمە جێگەی دڵخۆشی ئەم پرسیارەکە سەرکەوە هەر ساڵانە تیمەکانی شاخەوانی الحەمدولیلا ئەوەندە پێشکەوتون سەردانی وڵاتی ئێران سەردانی تورکیا شاخی ئاراراتەکەن هەفتەی پێشوو تیمێکی شاخەوانی کوردستانی لە وڵاتی تورکیا بە لۆگۆ و ئاڵای کوردستانەوە لەسەر بەرزترین شاخی کوردستان ئاڵای کوردستانیان بەرز کردبەوە ئەمە جێگەی شانازیە لە چەند مانگی پێشۆ تاکو دوێنێش چەند تیمێکمان لە وڵاتی ئێران بووە بەرزترین شاخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بووە کە شاخەوانەکانمان سەردانی ئەو شاخەیان کردووە کە شاخی دەماوەندە 5671 میوانداری دوو کەسیانمان کرد کە لێرە ئامادە بەڵێ یعنی جێگەی شانازیە بەڵێ بە پێچەوانشەوە خەڵک سەردانی دەرەوە شکا و ئینشاءڵڵا بەردەوامیشە بێ نەک هەر بۆ ئێران بۆ شاخە 1000 و 800یەکانیش ئەوەی کە جێگەی شانازیە ئێستا چەند شاخەوانێکمان بەرەو شاخی 800 هەنگاوینەوە شاخی کوێ شاخی 800 مەتر لە ئاستی ڕووی دەریاوە هەر زۆر باشە دەسەکانتان خۆش بێ بە هیوای سەرکەوتن بە هیوای ئەوەی کە هەمیشە بەردەوام بن لەم خولانە چونکە کۆمەڵی کەسێ ئارەزومەندە بەڵام زۆر جار لە ترسا یاخود لە نەشارەزاییە ناوێرێت ئەنجامی بات بەڵام ئەم خولانە ڕێنیشاندەرێکە کە بزانێت چۆن توانێت بێتە کەسێکی شاخەوانی سپاس بۆ تۆ کاگەنەوەر سپاس بۆ هەموو لای زۆر زۆر بەخێر بێت